رادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژال لە ڕادیۆ دەنگیگەلەوە بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 4 تەموزی 2025 سان پێشکەش دەکەین کاتژمێردا بە کاتی ناوەندی ئەوروپا. ئایچێ گوڵدۆغان وتەبێژی دەم پارتی سەبارەت بە کۆبوونەوەی کۆمیتەی بەڕێوەبەری ناوەندی مەیەکە لە ناوەندی گشتی بەیاننامەیەکی بڵاو کردەوە. ئایچێ گوڵدۆغان ئاماژەی بۆ پرسانە کرد کە لە مەیەکەدا باسییان لێو کراوە و ڕایگەیان کە لە پرسی دیموکراتیک بوون و ئاشتی تورکیا باسییان لەسەر کردووە وتیشی لەبەر ئەوەی کە تورکیا بەبێ ئاشتی دیموکراتیزان ناکرێت. هەروەها ڕاشیگان لە کۆبوونەوەکەدا باس لە کۆمسیۆنی داهاتوو کراوەکە لە پەرلەمان بڕیارەتدا بمەزرێت و وتیشی دەتوانین بڵێن ئیتر نزیکە بچینە قۆناغێکی نوێوە. ئایچێ گوڵدۆغان ڕاشیگان وەک پارتی باس لە ئاشتی کۆمەڵایەتی دەکەن و دەیانەوێت خۆیان بگەێنە هەموو لایەنەکانی کۆمەڵگا و دەشڵێت یەکێک لە ئاکتەرە گرنگەکانی پرۆسەکە دەم پارتیە بۆیە ئێمە ئامادەکاریمان هەیە. هەروەها لە بەردەوامیشدا دەڵێ پێویستە هەموو لایەک بە بەرپرسیارەتی زیاترەوە کار بۆ سەرکەوتنی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بکەن. ئایچێ گوڵدۆغان لە وڵامی پرسیاری ڕۆژنامەوانان کە ئایا پێشچەکدانان پامێک لا ڕێبەر ئۆجەلانەوە ڕادەگەێنرێت و هەروەها لەکوێ چەکدادەنرێت وتی ناتوانم وادەیەکی دیاری کراو بدەم چونکە لە دەست پێشخەری ئێمەدا نییە و لایەنەکان بۆ خۆیان دەبێت ئەوە ڕوون بکەنەوە. هەروەها ڕاشیگان بەپێی ئەو زانیاریانەی کە لە بەردەستیاندایە ئەم هەنگاوە لە هەرێمی فیدراڵی کوردستان بەڕێوە دەچێت بەڵام هێشتا دیار نییە لە کام شار دەبێ. ئایچێ گوڵدۆغان لە درێژی قسەکانی داوتی ئەوەی کە دەکەوێتە سەرشانی هەردوولا پاراستنی ئاگربەستی هەمیشەیە بۆ ئەوەی شەڕ بە تەواوەتی کۆتایی پێ بهێنرێت و چەک بەکار نەهێنرێت. هەروەها وتیشی چاوەڕێ دەکەین بەڕێز ئۆجەلان لە ماوەین چەند ڕۆژی داهاتوودا لەسەر ئەو بابەتە بەیاننامەیەک ڕابگەێنێت و بەڵام هیچ زانیاریەکمان لەسەر ئەوەی کە پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان بە دیمەن دەبێت یان نییە بەڵام داواکاری دەم پارتی ئەوەیە کە پەیامەکە بە دیمەن بێت. دەفەگە راپۆرتێکی سەبارەت با پێشلکردنی مافەکانی ڕۆژنامە نووسان لە مانگی حوزەیرانی 2025دا بڵاو کردەوە. دەفەگە ڕایگەیاندووە لە مانگی حوزەیراندا 16 ڕۆژنامە نووس لە تورکیا دەستبەسەر کراون و 6 ڕۆژنامە نووسیش زیندانی کراون. هەروە ئاماژە بۆش دەکات کە هەڵقوتانە سەرگۆڤاری لەمان و دەستبەسەرکردنی ستافەکەی نمونەی هێرشی سیستەماتیکن بۆ سەر ئازادی برکردنەوە و ڕادەربرین لە تورکیا. هەروەها ڕاشیگەاندووە زەینەب دورگوت پامنێری ئاژانسی هەواڵی مۆزۆپۆتامیا و ئەلیجان ئۆلۆداک ڕۆژنامە نووس باهۆی هەواڵەکانیانەوە هەڕەشیان لێکراوە و زیلان گولیش با تۆمەتی بڵاوکردنەوەی راپۆرتی ڕۆژنامەوانی سزای 2 ساڵ و 1 مانگ زیندانی بەسەردا سەپێنراوە. دەفەگە لا کۆتاییشدا ڕایگەیاندووە فشار و کردەوەی دژە دیموکراسی بەرامبەر بە ڕۆژنامە نووسان لە ئێستادا زیادی کردووە و دەشڵێت ئێمە لە بەرامبەر ئەمەدا درێژە با تێکۆشانی خۆمان دەدەین. ئاگر لە دارستانەکانی چیایی جوودی لە شەرناخ و سوڵتان گازی لە ئەستەمبۆل و موراد پاشای ئەنتالیا کەوتوتەوە. تا ئێستا هۆکاری ئاگر کەوتنەوەکەی چیای جوودی نەزانراوە. سەرەڕای تەشەنەکردنی ئاگرەکە لا چیای جوودی هیچ دەستێوەردانێک بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە نەکراوە لەلایەن دەوڵەتەوە. هەروەها سەرچاوە هەرێمیەکان ڕایان گەاندووە کە ئاگر لە دارستانەکانی ناوچەی سوڵتان گازی ئەستەمبۆل کەوتوتەوە و دەست بەجێ ژمارەیەکی زۆر لا تیمەکانی ئاگرکوژێنەوە ڕەوانەی شوێنی ڕووداوەکە کراون و لە ئێستاشدا ئۆپەراسیۆنەکانی ئاگرکوژێنەوە بەردەوامە. هەروەها لە دارستانەکانی گەڕەکی لارای ناوچەی موراد پاشای ئەنتالیاش ئاگر کەوتوتەوە و تیمەکانی فریاگوزاری لا زەوی و ئاسمانەوە لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەدان. بۆ
گەریلای هەپەگە موساکایە بە ناسناوی باهۆسشیلان کە لە ڕۆژی 12 کانونی دووەمی 2025 لە هەرێمی زاپ لە ئەنجامی هێرشی ئاسمانی دەوڵەتی تورکدا شەهید بوو لە گوندی بالیکای شارۆچکەی هەنێی ئیلح شارۆی ئێلح پرسەدانرا بە شێوەیەکی جەماوەری گەل سەردانی پرسەکەیان کرد و ئەندامەکانی پارتەکان و ڕێکخراوەکان و هاوڵاتیەکانیش بەشداری پرسەکە بوون. بڕیارە پرسەکە 3 ڕۆژ بەردەوام بێت. سەرچاوێکی ئەمنی ڕێگەیان لا نێوان گەڕێکی حەیبەدر و فڕۆکەخانەی سەربازی شاری کەرکووک درۆنێکی بمڕێژکرا و خراوەتە خوارەوە. پاشبیستنی دەنگی بەهێزی کەرکووک ڕۆژنیوس پەیوەندی با سەرچاوێکی پۆلیسی کەرکووکەوە کردووە و ناوبراو هەواڵەکەی پشت ڕاست کردوێتەوە و توێتی دەنگێکی بەهێز لا نێوان گەڕێکی حەیبەدر و فڕۆکەخانەی سەربازی شارەکە بیسراوە. بە پێی زانیاریەکان درۆنێکی بمڕێژکرا و بوو و ئاڕاستی فڕۆکەخانەی سەربازی کەرکووک کراوە، بەڵام لەلایەن سیستەمی بەرگریەوە خراوەتە خوارەوە. هەر بەپێی سەرچاوەکانی هەواڵ خستنە خوارەوەی درۆنە بمڕێژکراوەکە لە دەرەوەی ناوچەی نیشتەجێبوون بوو و لە ئەنجامدا زیانێکی گیانی لێ نەکەوتوێتەوە. هەر لە باشووری کوردستان شەوی ڕابردوو درۆنێکی بمڕێژکرا و لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریش خراوەتە خوارەوە. بە گوێرەی زانیاریەکان ڕووداوەکە هیچ زیانێکی گیانی و مادی لێ نەکەوتوێتەوە. تا ئێستاش هیچ لایەنێک بەرپرسیارەتی خۆی لا هێرشەکە ڕانەگەیاندووە و لە کۆڵینەوە لە ڕووداوەکان دەستی پێکرد و بەردەوامە. بە گوێرەی نووسراوی دادگای لێکۆڵینەوەی هەولێر کە ڕۆژی 4 مانگی ڕابردوو دەرچووە و ئاڕاستەی پۆلیس کراوە، داوایان لێ دەکرێت ئەحمەد حاجی ڕەشید دەستگیر بکەن و ڕادەستی دادگای بکەن. ئەحمەد حاجی ڕەشید لە فەرمانگەی لێکۆڵینەوەی دادوەری لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر بە مادەی 226 یاسای سزادانی عێراقی سکاڵای لەسەر تۆمار کراوە و بە گوێرەی مادەکە هەر کەسێک بە شێوەیەکی ئاشکرا سوکایەتی بە فەرمانگە و دەسەڵات و دامەزراوەکان بکات بە بەندکردن سزا دەدرێت. چالاکوانی سیاسی کورد محەممەد چاکاس کە لە شاری چەلەی ئەڵمانیا با تۆمەتی ئەندام بوون لە پەکە کە دەست بەسەر کراوە لەلایەن دادگاوە سزای 12 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. چاکاس لە زیندان دەست بەسەرە و بڕیارە لە مانگی تشرینی 2025 ئازاد بکرێت. لە تورکیاش دۆسیەیەک لە دژی محەممەد چاکاس با تۆمەتی ئەندام بوون لە پەکەکە کراوەتەوە و تا ئێستا دۆسیەکە بەردەوامە و پارێزەری محەممەد چاکاسیش سەبارەت بەو دۆسیەیە دەڵێت چاکاس لە ئەڵمانیا داوای مافی پەنابەری کردووە و بۆیە ناتوانرێت دیپۆرتکرێتەوە بۆ تورکیا. هەروەها دەشڵێت ئەڵمانیا دەزانێت کە تورکیا دادگایکردنی دادپەروەرانە بۆ کەس ناکات و دەشڵێت بەتایبەت ئەو کەسانی کە لە دۆسی پەکەکەدا دادگای دەکرێن با توندی سزا دەدرێن. دەشڵێت بەداخەوە دەسەڵاتدارانی ئەڵمانیا بەنیازن محەممەد چاکاس دیپۆرت بکەنەوە. هەروەها جەختیش دەکاتەوە دادستانی گشتی ئەڵمانیا لە 3 تەمموز بڕیاریدا کە ئەگەر محەممەد چاکاس دیپۆرت بکرێتەوە دەستبەرداری جێبەجێکردنی سزاکەی بێت کە ئەوەش بە ومانایە دێت کە محەممەد چاکاس لە ژێر هەڕەشەی دیپۆرتکردنەوەدایە و دەکرێت لە هەر کاتێک لە زیندان دەربهێنرێت و ڕەوانەی تورکیا بکرێت. لە لەندەن لە پایتەختی بریتانیا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ پشتیوانی لە مانگرتن لە خواردنی نێو زیندانەکانی تورکیا و کوردستان چالاکی مانگرتن لە خواردنیان ئەنجامدا. مانگرتنەکە لەلایەن کۆمەڵی کولتوری کرێکارانی پەنابەر کە سەر بە ئاڤەکۆنە و هەروەها پلاتفۆرمی دەنگی زیندانیان و یەکێتی ژنانی سۆسیالیست و گەنجانی تێکۆشەرەوە ئامادەکرا بوو. نوێنەرانی ئەنجومەنی گەلی کوردانی لەندەن پشتیوانیان لە چالاکیەکە کردووە و لە بەیاننامەیەکیشدا ڕایانگەاندووە کە پشتیوانی لە هەڵوێستی شکۆمەندانی زیندانیانی شۆڕژگێر و پشتیوانی لە داوا
ڕاواکانیان دەکەن. هەروەها ئەنجومەنەکە داوای لە ڕێکخراوە مەدەنیە سۆسیالیستەکان کردووە کە خاوەنداری لە زیندانیان بکەن و هەروەها دەشڵێن دەسەڵات پێی وایە با زیندانەکانی جۆری SOY بەرخۆدانی سۆسیالیستەکان بۆ یەکسانی و ئازادی دەشکێنێ، بەڵام ئەمە هەڵەیەکی گەورەیە و ناتوانن پێش بە بەرخۆدانی شکۆمەندانە و ڕەوای ڕەنجدەران بدەن. دەستەی فڕۆکەوانی مەدەنی ئێران خشتەیەکی بۆ گەشتە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان لە سەرجەم فڕۆکەخانەکانی ئێران بڵاو کردوێتەوە. لە ڕاگەیاندراوەکەیان داهاتووە چکە لە فڕۆکەخانەکانی ئیسفەهان و تەورێز سەرجەم گەشتەکانی ئاسمانی وڵاتەکان دەست پێ دەکاتەوە. ئەوە لە کاتێکدایە لە ڕۆژی سیانزەی حوزەیران باهۆی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل فڕۆکەخانەکانی ئێران داخرابوو. کەیوان مۆحتەدی نووسەر و چالاکوان و زیندانی سیاسی پێشووی ئێران ڕایگەاندووە باهۆی هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێوین 6 زیندانی سیاسی ژن لە زیندانی ئێوینەوە بۆ زیندانی قەرچەک گواسترانتەوە. لەگەڵ دەژنی دیکەی ناو زیندانەکە خراونەتە حەوژووری بچووک و ڕێرەوێک کە پانیەکەی 1 مەتر و نیوە. هەروەها مۆحتەدی دەشڵێت زیندانیان بەهۆی نەبوونی هەوا گۆڕکێ و چێشخانە و خزمەتگوزاری تەندروستی لە دۆخێکی نالەباردان. هەروەها مۆحتەدی ئاماژە بۆش دەکات زیندانیانی سیاسی لە حاڵەتێکی نادڵنیاییدان و داوای ئازادکردنی زیندانیانی سیاسی دەکەین و نابێت لا پێناو جەنگدا قوربانی بدەین. ئەوە لە کاتێکدایە لا ڕۆژی 24 مانگی حوزەیران زیندانی ئێوین لالایەن ئیسرائیلەوە بردومان کراو بەهۆیەوە زیندانیان بۆ زیندانی گەورەی تاران و زیندانی قەرچەک گواسترانەوە و هەروەها با پێی زانیاریەکان 71 زیندانیش کوژراون. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن. هەر شاد بن.